جهه داخله کو چه چاره سری بو پاشکفتی نهات ندیتن او بول افروکه ما اف گروپ را گهاند کو گروپ که سرانسری هرما کردستانه گروپ گیرانوی پاشکوت و لیبرینی موچه هر سه پارزگاه حوله رو دهوک و سلیمانی تدا بجدارن افروکه ما داخوازا چندین کسایتیت هرما کردستان هر سه پارزگاهیت کرین ما مستای زانکوی و پارزرن و اندام پرلمان کو ام الهندک ریگات چاره سریت آشتیانه بگرین دگل حکمت هرما کردستان دست بکن ریکت آشتیانه ام چاره که بو وی پاشکفتی و برینا موچه ببینین و الگل هندجی بو پلا برسکرنا فرمانبرجی ریگه که آشتیانه ام ببینین تی پاشکوتی بزبری که لسر فرمانبران سپیندرا لروزگارک که بابلین شر و نبونی و آشوب و نبو پاری نفت و ئێستا هیچ مبررێک نەما لە بۆ جێڕانەوەی پاشەکەوتەکان و هەموو سنوورەکی بەزاندیش بێدەنجی حکوومەت لە جێڕانەوەکەی بەڵکو هەندێک جارانیش بەڕاستی پێمان ناخۆشە و هەموو ئەو خەڵکانش کە پاشکەوتی موچیان هەیە جاری وایە خۆیان لێبێبەری دەکەن لەو پاشکەوتە ئەسڵەن دەبوایە حکوومەت لەو ماوەی سەرۆکی حکوومەت یاریمی کوردستان و وەزیری دایرایەکەی زوو بەهاتبانە سەر شاشەکانی تەلەڤیزیۆن و بە خەڵکیان ڕابگەیاند بە ئێمە داوای لێبوردنتان لێ دەکەین و پاشەکەوتی موچەشتان لە مل ئێمەیە و بە کاتێکی دیاریکراویش دەتان دێنەوە بەڵام ئێستا کە وەزعمان باش نییە بەڕاستی نەجێڕانەوەی پاشەکەوتی موچە وەکو گوتم هەموو سنوورێکی بەزان خەڵک چیتر ئامادە نییە سەبر بگریتن و بە هیچ شێوەیەکیش خەڵک لە پاشەکەوتی موچەی خۆی خۆش نابی.